ساڵتان لێبێت بینەرانی پایتەخت میدیا لە یەکێک لە گەڕەکانی شاری کەرکووک پیاوێک بە دەرنەفیس چاوی ژنێک چۆر دەکات. وا دیارە ئێوارەی ئەمڕۆ پێش بەربانگ لە گەڕەکی یەکی ئازاری شاری کەرکووک لە گەڕەکی یەکی ئایاری شاری کەرکووک پێش بەربانگ پیاوێک بە دەرنەفیس چاوی ئافرەتێک چۆر دەکات کە هەردووکیان خوشکوبران بە پێی زانیاریەکان بەهۆی کێشەی کۆمەڵایەتیەوە ئەو ڕووداوە دوایەوەی کە دەمەقاڵێ لە نێوانیان دروستە بێت براکە برای ئەو ژنەیکەوە چاوی چۆر بوو کەسرە نەخۆشخانەیە با دەرنەفیس چاوی ژنەکە چۆر دەکات لە ئێستادا ئەو ژنە گوازراوەتەوە بۆ یەکێک لە نەخۆشخانەکانی شاری کەرکووک و چارەسەری تەندروستی وەردەکرێت بە پێی زانیاریەکان هەردوو چاوی لە دەستداوە بەڵام لەسەر سکاڵای ژنەکە دەست بەجێ لەلایەن هێزانمنیەکانەوە ئەو کەسە دەستی کراوە پێی زانیارێ سەرەتایەکان هۆکاری کێشەکە بۆ دەگەڕێتەوە کە لەسەر کێشەی خانوو بووە خانووی وەرەسات دواوەی کە ئەو برایە کە چاوی خوشەکەی خۆی چۆر کردووە داوای کردووە لە خوشەکەی کە خانووەکە ئەو خانووی کە وەرەسەیە بیکاتە ناوی خۆیەوە و بە ناوی خۆیەوە تاپۆی بکە بەڵام ئەو ژنە ئامادە نەبووە دەرەنجام ئەم ڕووداوەی بە دوای خۆیدا هێنا لە ئێستادا ئەو ژنە لا یەکێک لە نەخۆشخانەکانی شاری کەرکووک لەژێر چاودێری چڕی پزیشکدایە و پزیشکەکان لە هەوڵدان تاوەکوەوەی چارەسەری پێویستی بۆ وەربگرن من دەمەوێت زانیاریەکان بۆ بینەرانی پایتەخت میدیا دووبارە بکەمەوە لە گەڕێکی یەکی ئایاری شاری کەرکووک برایەک بە دەرنەفیس چاوی خوشەکەی خۆی چۆرەکات بەهۆیەوەی کە ویستێتی خانووی وەرەسەی خۆیان بکات بە نێوی خۆیەوە دوایەوە کە خانووەکە تاپوو بە ویستێتی بکات بە ناوی خۆیەوە بەڵام خوشەکەی ڕازی نەبوو دەرەنجام دەمەقاڵە لە نێوانیان دروست بوو و دواتر لەلایەن ئەو پیاوەوە بەچەقۆ چاوی هەردوو چاوی ژنەکە چۆر بووە و لە ئێستادا لە نەخۆشخانەیە و چارەسەری تەندروستی وەردەکرێت ئەمە زانیاری سەرەتاییەکانن دەربارەی ئەو ڕووداوەی کە ئێواری ئەمڕۆ لە شاری کەرکووک ڕوویداوە و لەگەڵمان بن بۆ زانیاری زیاتر